بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء وخاتم المرسلين محمد وعلى آله وصحبه وسلم. ربنا هب لنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا اغفر لنا ذنوبنا وإسرافنا في أمرنا وثبت أقدامنا وانصرنا على القوم الكافرين آمين. برایانی بەڕێز و خۆشەویست، مسلمانانی ئازیز، سەلام و ڕەحمەتی خوای پەروەردگار بڕژێ بەسەر هەموو لایەکماندا. خوای پەروەردگار عاقبەت خێرمان بکە، سەربەرز و سەرفرازی دنیا و قیامەتمان بکە، بە مسلمانی بمان ژێنێ، بە مسلمانی بمان مرێنێ، بە مسلمانی زیندیمان بکاتەوە. ئەمڕۆ دوازدەی ڕەبیع الئەوەلە، ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام، کە بە لەدایکبوونی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام نزیک بوونەوەی گۆڕانکاریەکی سەرانسەری لە هەموو جیهاندا نزیک بووەوە و ئەو وعد و بەڵێنانەی کە پێغەمبەرانی پێشی بە ئوممەتەکانی خۆیان دابوون هاتە دی، کە ئەویش بە لەدایکبوونی پێغەمبەر بۆ عەلەیهی السەڵات وەسەلام و لەدایکبوونی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام کۆتایی ڕیسالات و کۆتایی پێغەمبەرایەتی لەسەر ڕووی زەوی کۆتایی پێهێنرا. لەبەرەوە خەڵکانێک کە ئەهلی کتاب بوون و شارەزا بوون، چ لە دەسەڵات و چ لە کەنیسە و دێرەکان چاوەڕێی هاتنی پێغەمبەریان دەکرد عەلەیهی السەڵات وەسەلام، بەڵام نەیان دەزانی ئەو پێغەمبەرە عەلەیهی السەڵات وەسەلام لە چه قەومێک، لە چه تائیفەیەک، لە چه عەشرەتێک، لە چه مەنتقە و بوقعەیەکی جوغرافی، هەندێکیان مەنتقە و بوقعەی جوغرافیشان ئەوەندە عالم و شارەزابوون دیاری کردبوو. دەیانزانی کە لە مەککەی بەوەلد دەبێت و دەیانزانی کە بەوەلدبوونی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام و شوێنی ئیستیقراری کە تێیدا ئیستیقرار دەکا لە مەدینەی، ئەوێن دەرێشیان دەزانی بە دەلیلی ئەو عالمەی کە نسحەتی سەلمانی فارسی دەکات، دەڵێ بڕۆ ئەو شوێنەی کە دارخورمای لێن، ئەلێوێن دەرێ دەردەکەوێت ئەو موحەممەدە عەلەیهی السەڵات وەسەلام، ئەو پێغەمبەرە. لەبەرەوە خۆشەویستانم، ئەمڕۆ کە ڕۆژی لەدایکبوونی پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام، بە ضەروری دەزانم کە تیشتێک بخەینە سەر ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی السەڵات وەسەلام و هەڵوەستەش بکەین بەرامبەر بەو بێڕێزیانەی کە ئەمڕۆ بەرامبەر بە فەخری کائینات، بەرامبەر بە پێشەوای مرۆڤایەتی، بەرامبەر بە ڕەحمەتەن للعالەمین دەکرێ و ئەوانەی کە لە کوردستانی خۆشمان پشتگیری ئەو بێڕێزیانە دەکەن، ڕووی ڕاستەقینە و حەقائیقیان بۆ خەڵکی بەیانکەین، بۆی کە خەڵک بە بەرچاوڕوونیەوە بژێ و بە بەرچاوڕوونیەوە بمرێ. ناکرێ ئینسان هەتا دەمرێ هەر خۆی لە جێلی دات، ناکرێ ئینسان هەتا دەمرێ خۆی لە جێلی دات و چاو بنوقێنێ بەرامبەر بەو ڕاستیانەی کە وەکو مانجی چواردە دەدرەوشێنەوە. پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام، خۆشەویستانم، پێشەوەی کە ببێتە پێغەمبەر عەلەیهی السەڵات وەسەلام، خوای پەروەردگار پاراستوویەتی، خوای پەروەردگار پاراستوویەتی و خاوەنی جوانترین و بەرزترین ئەخلاق و ڕەوشت بووە، خاوەنی جوانترین و باشترین ئەخلاق و ڕەوشت بووە پێش پێغەمبەرایەتی. زینای نەکردووە کە جوانترین گەنجی مەککەی بووە. هەموو ئافرەتێک تەمەنای دەکرد کە خۆی تەسلیم بە پێغەمبەر بکە عەلەیهی السەڵات، خۆی بە تەسلیم موحەممەد بکە کە هێشتا وەحی بۆ نەهاتووە، خۆی پاراستووە لەو ئیشە قۆڕە، مەشروبی نەخواردۆتەوە، درۆی نەکردووە، خیانەتی نەکردووە، لە ژیانیدا ڕۆژێک سەردانی بتوسەنمێکی نەکردووە، سوزدەی بۆ بتوسەنمێک نەبردووە.
ئەو سیفەتانە وایان کرد بوو لە ناو قوڕەیشدا بە ئەلئەمین، بە دەست پاک و داوێن پاک و زوبان پاک و بەوە ناسرا بوو. لەبەرەوەش کاتێک کە لە تەمەنی 35 ساڵیدا دەبێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لافاوێک دێتن کەعبەی پیرۆز لایەکی دەڕوخێنیتن، مەجبور دەبن کە کەعبە هەڵوەشێنەوە و جارێکی دیکە دروستی کەنەوە. هەمویان ئیتیفاق دەکەن مشریکەکان کە نابێ ماڵی حەرام بهێندرێتە ناو ئەو کەعبەیە، ئەو کەعبەیە پێ دروست کرێتەوە. هەمویان چی حەڵاڵیان هەیە باوەی خۆیان مەزەندەی خۆیان کۆی دەکەنەوە کەعبەی پیرۆزی پێبینا دەکەن. لەبەرەوە نەیانتوانی و ئەو کاتی حجری ئیسماعیلی بخەنەوە گەڵ، ئەو حجری ئیسماعیلی کە ئێستانەکە لە دەرەوەی کەعبێ چکە ئەوێن دەرێش ناوەندی کەعبێ ئەوێن دەرێش. بەهەرحاڵ کێشەیان نابێت تا دەگەنە ئاستی حەجەر الئەسوەد، چکە حەجەر الئەسوەد بەردێکی پیرۆزە خوای پەروەردگار لە بەهەشت ناردوویەتی لەوێن دەریان داناوە لە بۆ ئیبراهیمی نارد عەلەیهی سەڵات وەسەلام. کێشەیان بۆ دروست دەبێت چێ ئەو شەڕەفەی پێ ببڕێت، دەبێتە مشتومڕیان ئەو قەبیلە دەڵێ ئەمن ئەو قەبیل نەخێر دەڵێن کاکە با ئێمە شتێک بکەین ئەمڕۆ لێی گەڕێن بەیانی یەکەم کەس چێ دێ بۆ لامان لەو دەرکەی دێتە ژوورەوە ئەو دەکەینە حەکەم. یەکەم کەس پێغەمبەر دێ عەلەیهی سەڵات وەسەلام موحەممەد دێتن کە هێشتا وەحی بۆ نەهاتووە، هەمویان بە یەک دەنگ دەفەرمون جاء الئەمین و ئەو پیاوە ئەمین و دەست پاک و داوێن پاک و ئەو پیاوە بەڕێزە هات. کێشەکەیان بۆ چارەسەر دەکات، دەفەرمێ پارچە قوماشێک بێنن داینێن ئەو بەردەی لەسەر دانێن هەر یەکە لایەکی بگرن، هەر قەبیلەیە و لایەکی بگرێ بەرزی کەنەوە تا ئاستی شوێنی خۆی بەدەستی مبارەکی خۆی بەردەکە هەڵدەگرێت پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە شوێنی خۆی دادەنێتەوە بەبێ ئەوەی کە کەس دەنجی لێوە بێت. ئەو مەکانەتی پێغەمبەر بۆ عەلەیهی سەڵات وەسەلام لە ناو قوڕەیش. شت زۆر ئەگە باسی کەین، بەڵام دەمەوێت هەر مقتەتەفات باس کەم لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوجا تەماشەکەین وەرەقەی کوڕی نەوفەل کە یەکێک بۆ لە عالمە هەرە گەورەکانی ئەهلی کتاب کە مابوو، پیاوێکی عالم بوو، پیاوێکی شارەزا بوو و ئامۆزای دایکمان بوو خەدیجەی کوبڕا ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێت. کاتێک کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەحی بۆ دادەبەزێتن، پێغەمبەر شتیوالەی نەبینیوە، دەترسێتن، تێک دەچێت، دێتەوە دەڵێ زەممیلونی دام پۆشن. بەڵام خەدیجە ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئافرەتێکی زۆر عاقڵ و بیرتیژ و زۆر زانا بووە. دەچێتن لە دەوری کەعبە وەرەقەی ئامۆزای دەبینیتن، دەفەرمێ ئەی ئامۆزا محەممەدی برازات شتێکی ئاوای بینیوە فەرمووی بیهینە لام، دەیباتە لای وەرەقەی کوڕی نەوفەل، دەفەرمێ ئەی برازام چت بینیوە بۆم باسکە، کە بۆی باز دەکاتن دەفەرمێ مەترسە ئەوە ناموسە. ناموس بە زمانی وان یعنی چی؟ یعنی جوبریلە، مەلەکی مەلایکەتی پەیامهێنەرە لەلایەن خوای پەروەردگارەوە تەبارەک و تەعالا. بەڵام مەبەستم لێرانە یەک قسەی ئەوە، جارێ پێشەوەی کە ئیعلانیکە، پێشەوەی کە خەدیجەش ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر بێ ئیعلان کاتن کە بڵێ ئەشهەدو ئەن لا ئیلاهە ئیلا الله وەشهەدو ئەنە محەممەدە ڕەسوول الله، وەرەقەی کوڕی نەوفەل پێی دەفەرمێتن کە تۆ پێغەمبەری خوای. مەترسە. بەڵام شتێکی زۆر عەجایبی پێ دەفەرمێ یا لەیتەنی فیها جەذعە، خۆزیا برازاکەم ئەو کاتەی ئەمن کە ئیعلانی بانگەوازی خۆت دەکەی خۆزیا گەنج بام تاقە و توانام هەبایە، دەفەرمێ لەیتەنی ئەکون حەیەن ئذ یوخریجوکە قەومک، خۆزیا زیندوو بام ئەو ڕۆژەی کە قەومەکەی تۆ
دەرت دەکەن لەو شارەی ناتهێڵن هێشتا هیچ ڕووی نەداوەخۆ بەس پیاوی عاقڵ و ژیر ئەزانێ کە ئەگە تۆ باسی خۆی بۆ بکەی باسی نیەت و مەبەستەکانی خۆتی بۆ بکەی ئەو دەزانێ نەتیجەکەت پێ دەڵێت لەبەرەوە دەفەرمێتن فقال رسول الله صلى الله عليه وسلم أو مخرجيهم ضل درم دكن قال نعم تي بەڵێ دەرت دەکەن بۆ دەرت دەکەن لم يأتي رجل قط بمثل ما جئت به إلا عودية وإن يدركني يومك أنصرك نصرا مؤزرا دەڵێ محەممەد هیچ پێغەمبەرێک نەهاتووە دەشفەرمێ لم يأتي رجل هیچ پیاوێک نەهاتووە طبعا پێغەمبەران عەلەیهیمو الصەلاة وەسەلام هەمووی لە سنفی پیاوان بوون ئیلا دژمنایەتی کراوە و ئەگەر لەو ڕۆژەیدا بمێنم جا ببینە چۆن سەرت دەخەم چۆن دیفاعت لێ دەکەم بەڵام قەدەری خوای گەورە وەفاتی کرد وەڕەقەی کوڕی نەوفەل لێرانە هەڵوەستەیەکی زۆر گرنگ زانایان ڕەحمەتی خوایان لێبێ هێناویانە لەسەر ئەو قسەی وەڕەقەی کوڕی نەوفەل طبعا زاڵم مستەمکار تاغوت و ملهوڕەکان دژمنی ئەوانە نین کە ساڵحن بۆ خۆیان لە مزگەوتدا خەریکی عیبادەت و خواپەرستی خەریکی تەسبیحاتن خەریکی مەولودن خەریکی قوربانین خەریکی حەج و عومڕەن ڕیشیان ئەلێرانەیە بەس خەریکی زکر و ویرد و پێنج فەرزە لە مزگەوتن دەرکەی مزگەوتەکان قەپات ناکەن قەت دژمنایەتی ئەوانە ناکەن ئەدی دژمنایەتی چێ دەکەن دژمنایەتی ئەوانە دەکەن کە مصلیحن کە چاکسازی دەکەن کە دەڵێن ئەوەت غەڵەتە ئەوەت غەڵەتە کە دەڵێن ئەوە دروست نییە ئەوە حەرامە کە دەڵێن ئەوە ناشێ ئەوە بەو شێوە نابێ کە دەڵێ ئەوە زوڵم و ستەمە ئەوە خوێنی میلەتە ئەوە ماڵی میلەتە دژمنایەتی ئەوانە دەکەن لەبەرەوەش دەفەرمون لم يأتي رجل قط بمثل ما جئت به إلا عودي فمعنى هذا أنه لن يأتي داعية يدعو إلى الخير وإلى طريق الصلاح إلا وسيجد مقاومة من أصحاب المصالح ومن أهل الدنيا بشكل عام طل بروا لدواي بيغمبريش عليه الصلاة والسلام هر كسي كبيتن داعي راستقين به ربازي بيغمبري براستقين عليه الصلاة والسلام قربية بر دینی ڕاستەقینەی خوا بە خەڵکی ڕابگەیەنێتن ئیلا ئەوانەی کە بەرژەوەندی شخصی خۆیان لە فەساد و بەدڕەوشتی و بەدئەخلاقی و بێدینیدا دەبینەوە ئەوانەی کە هەتا تەوقی سەریان نغڕۆ بوون لە زوڵم و ستەم ئەوانەی کە نغڕۆ بوون لە ڕیبا و ڕیباکاری ئەوانەی کە نغڕۆ بوون لە بەدڕەوشتیدا ئیلا دژمنایەتی ئەو داعی و بانگخوازانە دەکەن کە داعی و بانگخوازی ڕاستەقینە لەبەرەوە هەر عالمێکتان بینی کە لە دەرچی زاڵم و ستەمکاراندا بوو لە دەرچی زاڵم و ستەمکاراندا کەوتبوو و زاڵم و ستەمکار لەگەڵ خۆی دەیانجێڕن بۆ ئەو دەرک و ئەو دەرک و بۆ ئەو کۆڕ و ئەو کۆڕ بۆ ئەو سمینار و ئەو سمینار بۆی کە شەرعیەتیان پێ پەیدا بکەن علامەتێکی ئیستیفهامیان لەسەردا بنێ کە لە ڕێبازی ڕاستەقینەی پێغەمبەر عەلەیهی سەڵاو وسەلام لایان داوە خۆیان حازرکەن بۆ ڕۆژی حەشر و حیساب چکۆ دنیا کۆتایی دێت ئەوجا مووقفێکی تر کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سیراع و ململانێ دەستی پێکردووە لەگەڵ قوڕەیش ئەو دەنگ و باسە دەگاتەوە یەکێک لە سەرکردە بەناوبانگەکانی ئەو کاتەی ڕۆم کە هێڕەقلە هێڕەقل هەم سەرکردەیەکی سیاسی و عەسکەری بوو و هەم پیاوێکی عالم و شارەزاش بوو بە دینی نەسڕانیەت و هەم شارەزاش بوو لە ئەستێرەناسی و لەوانە ینی پیاوێکی سادە نەبووە لەبەرەوەش ئاگاتان لێبێ وەڵڵا دائیمەن ئەوانەی کە عالم و شارەزا و ئەوانەی کە بەرچاو ڕوونن شایەدی بە حەقیان بۆ محەممەد المستەفا داوە عەلەیهی سەڵات وسەلام بەس ئەوانەی گەمژە و گەندەڵ و هیچ لە باراندانە نەبوو داوێن پیس و ئەمسالی ماکرۆن و ئەوانەی کە تەئیدی ماکرۆنیش دەکەن دژمنایەتی پێغەمبەری خوا دەکەن عەلەیهی سەڵات وسەلام چونکە نەیان ناسیوە هەر کەسێک پێغەمبەر بناسێ عەلەیهی سەڵات وسەلام
زبانی ناگرێت کە بێ ڕێزێک بەرامبەر بە پێغەمبەر بکە عەلەیهی سەڵات وسەلام موسڵمانیش نەبێت. ئەو جا خۆشەویستانم بابەتەکە هێڕەقل دەزانێتن کە ئەو پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام نزیک بۆ تۆ کە بەوەلد بوو بێ و نیشانەکەشی دەزانێت دەڵێ لە ناو قەومێکدا بەوەلد دەبێ کە سنەت خەتان یعنی خۆیان سنەت دەکەن چونکە هەموو خەڵک خۆی سنەت نەکردووە ئەو کاتەی پرسیوێتی لە ڕاوێژکارەکانی لەو خەڵکەی ئەمڕۆ سەر زەوی لەو چونکە ئەوان خۆیان سنەت نەکردووە نەسڕانی بوون پرسیوێتی چێ خۆ سنەت دەکات لەو قەومانە لەو ئەتباعی ئەو دینانە پێیان گوتە جوولەکەکان خۆیان سنەت دەکەن وتی نە ئەو محەممەدە عەلەیهی سەڵات وسەلام ئەو نێردراوە ئەو پێغەمبەرە لە ناو جوولەکەدا نییە کە خەبەری پێغەمبەری پێدەگا عەلەیهی سەڵات وسەلام قاسیدێک دەنێریتم لە بۆ مەککەی دەڵێ بڕۆن تەماشا بکەن بزانن داخۆ سنەت کراوە دەپرسن لە عەرەبەکان دەڵێن بەڵێ ئێمە خۆمان سنەت دەکەین ئەو جا دەزانێت کە پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام ئەبوو سوفیان کە قافڵەیەک دێتن بۆ شام لە دویان دەنێریتن دەڵێ بڕۆن بزانن خەڵکی مەکەی چی هاتوون چێ لە هەمان نزیکترە لە محەممەد عەلەیهی سەڵات وسەلام بۆم بێنن لە مەجلیس باندێک پرسیاری لێ بکەم پرسیارەکان دەکان ناچمە سەرە دوور و تەفسیلن هەموو پرسیارەکان لە ئەبوو سوفیان دەکات بەڵام دوو نەفەر لە پشت ئەبوو سوفیان ڕادەگرێ دەڵێ من پرسیار لە ئەبوو سوفیان دەکەم کە ئەبوو سوفیان لە هەمان نزیکتر بووە لە پێغەمبەر عەلەیهی سەڵات خزمی پێغەمبەر بوو عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر درۆی کرد ئیشارەتم بدەنێ ئەبوو سوفیان دەڵێ وەڵڵاهی لە ترسی ئەوەی کە مەگە قسەیەک بکەم ئەوانە ئیشارەت بدەنەوێ ینی تەریقم بکەنەوە ئەها کوڕە خەڵکی کافریش ئەو کاتەی لە درۆ دە لەسەر شتوالە شەرمی بەخۆ بۆچی ئەو ڕۆ نەبووە ئەو ڕۆ درۆکردن و بوختانکردن و کابرا گوێی لێ نیە ئێستا قسە دەکات سبەینێکەی لێ سەر و تۆ پێی پێ دەکەنی دەڵێ سیاسیەکی زۆر محەنەکە دەڵێ لە ترسی ئەوەی کە مەگەر ئیشارەتم بدەنێ بڵێن ئەو ئینسانە درۆزنە هیچ درۆم نەکرد هەرچی پرسیاری لێکردم وەکو خۆم جوابم دایەوە پرسیارەکان زۆرن کە تەواو بوو ئەویش هێڕەقل حجە و هۆکاری پرسیارەکانی خۆی بۆ ئەو سوفیان شیکردنەوە کە پرسیارم لێ کردی ئەوە چۆنە مەبەستم ئەوە بوو کە ئەوە چۆنە ئەوە ئاوا بوو تی وەڵڵا ئەوەی کە تۆ دەیڵێی ئەگەر ڕاستکەی ئەگەر وابێ ئەو شوێن پێی من دەگرێتن ئەو محەممەدە عەلەیهی سەڵات وسەلام مەبەستم یەک شتە لێرانە بێڵێم هێڕەقل نامەیەک بۆ ڕەفیقێکی دەنێریتن کە وەکو خۆی عالم و شارەزا بووە هەر لە ناو ڕۆمەکاندا بووە کە لە ڕۆمیە ئەویش دەسەڵاتدار بووە دەڵێ ئەو وەزع ئاوان ئەتۆ ڕئیسێ دەڵێ وەڵە هەمان ئەو پێغەمبەرەیە عەلەیهی سەڵات وسەلام کە لە کتابەکانی ئێمەدا ئیشارەی پێکراوە و پێغەمبەری دوایین پێغەمبەرە و ئومەتی ویش دوایین ئومەتە هێڕەقل ئەتباعەکانی خۆی کۆ دەکاتەوە ئەها ئینسانی عاقڵ بەڵام خۆزیا ئیمانی هێنابایە خۆزیا بە کافری نەمردبایە قەومەکەی خۆی کۆ دەکاتەوە هەموو دەسەڵاتدار و وەزیر و گوزیر و ئەوانە دەرکەکان قەپات دەکات دەڵێ خەڵچینە ئەوە پێغەمبەری ئاخر زەمان هاتووە وەرن پیاوی چابن با ئیمانی پێبینین بە دوای کەوین وەڵڵاهی بە دوای کەوین دەبینە دەسەڵاتدارترین ئومەت لەسەر زەوی بەعزەترین ئومەت لەسەر زەوی هەرچی خێر و چاکەی ئەو دنیا و دوا ڕۆژێ بە قسمەتمان دەبێ دەڵێ بە یەک دەنجی چۆن تەشبیه نەبێ حەیوانات لە نەڕە دەداتن نەڕێژی زۆر گەورەیان کرد و هەمیان ڕاپەڕین و مەجلیسەکان بەجێش دەرکەکان هەموو قەپات کرابوون کە زانی دژمنایەتی دەکەن و کە دەزانی ئیمان ناینن بانجی کردنەوە گوتی وەرن تاقیم کردنەوە بزانم داخۆ لەسەر دینی با و باپیرانتان و لەسەر مەبدەی ئێمەی لەسەرین داخۆ بەردەوام دەبن یانەنا دەڵێ خەڵکەکە دامرکایەوە ئەو جا خۆشەویستانم دێمە سەر کاتبەکانی ئەمڕۆ دوایە دێمە سەر پێگەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لەلایەن خوای پەروەردگارەوە تەبارەک و تەعالە کابرایەکی ئەمریکی کە عالمی فەلەکیە و ئیش دەکا لە هەیئەی فەضای ئەمریکی پیاوێکی سادە نییە هەستا کتابێکی تەئلیف کرد
کە کتابەکە بە ناوی ئەو 100 شخصیەتەی کە گۆڕانکاریان لە جیهاندا دروست کرد، ماوەکی زۆر پێوە سەرقاڵ بوو کە ناوی مایکل هارت. ئەلەو سەردەمەی خۆمان ئێستاش لە ژیان داماوە، مسلمان نییە، بەڵام پیاوێکی عالم و شارەزایە و ئەمریکیشە. پاشەوەی کە کتابەکە تەواو بوو، حەفلەیەکی زۆر گەورەیان بۆ کرد. هەموو چاوەڕێ بوون دەبێت چێ بێ یەکەم کەس گەورەترین شەخصیەت لە مێژوودا کە ناوی محەممەد المستەفا هێنا عەلەیهی سەڵات وسەلام، چۆن بۆمبێکی گەورە لەو قاعەی بتەقێنیەوە ئاوا بوو. بەڵام هەندێک قسەی کردن خەڵکەکەی هەموو هێور کردەوە، تی خەڵچینە. ئەو محەممەدە عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر پێغەمبەری خوا نەبوو بێ، نێردراوی خوا نەبوو بێ، معقولە ئەگەر خەڵک پەرژینێکی قایم بێ لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بڵێن کاهین بۆیان، درۆزن بۆیان، هەر شتێکی دیکە بووە، معقولە درۆیەک 1400 و قسوور ساڵ خۆ بکاتن؟ معقولە کابراایەکە گەر چەواشەکاری لەسەر خەڵکدا کرد بێ، ئەو چەواشەکاری 1400 و قسوور ساڵ بەردەوام بێ لەسەر ئەو هەموو خەڵکی کە لە ملیارێک خەڵک تێپەڕیوە، ئەنواع و ئەشکال خەڵکی ڕۆشنبیر و خەڵکی مسەقەف و خەڵکی بەتوانا لەو ئومەتەیدا هەیە. زۆر حجە و بەڵگەی بۆیە خەڵکەکە بێدەنگ بوون. ئەو کتابە چەند جار دەستکاری کراوە، بۆ خۆی پێداچوونەوەی کردووە، پێداچوونەوەی کردووە، پاش و پێشی لە ناوەکاندا دروست کردووە، پاش و پێشی لە ناوەکاندا دروست کردووە. ئەو پاش و پێشەی کە لە ناوەکانیدا دروست کردووە، بەڵام چەند جار دەستکاری کردووە ناوی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هەروەکو خۆی ماوەتۆ لە یەکەم لە ڕیزبەندی یەکەم. شت زۆرە باسیکەین لەسەر پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام، بەڵام ئیکتیفا بەوەندە دەکەم. دێمە سەر پێگەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالا خۆشەویستانم ئەو مەحەبەت و ڕێز و تەقدیرەی کە بۆ پێغەمبەری بووە عەلەیهی سەڵات وسەلام بۆ هیچ ئینسانێک و بۆ هیچ مەخلوقێکی دیکەی نەیبووە. پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام چۆن خوای پەروەردگار ئیبراهیمی بە خەلیل هەڵبژاردووە، ئەمیش خەلیلی خوا، خۆشەویستی خوا. تاکە پێغەمبەرێکە عەلەیهی سەڵات وسەلام خوای پەروەردگار وەکو موعجیزە لە دنیا بەرزی کاتەوە و سەفەری پێ بکات و ئیسرا و میعراجی پێ بکات و هەموو شتەکانی پیشاندات و بینیتۆ سەرجەی خۆی، تاکە پێغەمبەرێکە عەلەیهی سەڵات وسەلام. و پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام خوای پەروەردگار سوێندی بە کۆمەڵە شتێک خواردووە. تەبەن سوێند خواردن بە غەیری خوا شیرکە، ئینسانی ئیماندار نابێ سوێند بە غەیری خوا بخواتن، بەڵام خوای پەروەردگار بە هەر شتێکی دیکە بە مەخلوقاتی خۆی سوێن دەخوات. سوێندی بە زۆر شت خۆی یەکێک لەوانە و ئەو شتانەی کە سوێندێکی پێ خواردوون گرنگی و ماهیەت و گرنگی ئەو شتە دەردەخاتن. سوێندی بە تەمەنی پێغەمبەر خواردووە عەلەیهی سەڵات وسەلام، بەو 63 ساڵیەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. لە عەمڕوکە سوێند بە تەمەنی تۆ ئەی محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وسەلام، ڕوح و گیانمان بە قوربانی بێت. لە عەمڕوکە إنهم لفي سكرتهم يعمهون. ئەو جا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام وەکو گوتم کە چۆن لە پێش پێغەمبەراتی خاوەن جوانترین و باشترین ئەخلاق و ڕەوشت بوو، لە دوای پێغەمبەراتی ئەو ئەخلاق و ڕەوشتەی چەند بوو دەقاتی دیکەی هاتە سەر. لەبەرەوە خوای پەروەردگار دەفەرمێ وإنك لعلى خلق عظيم. خوایەکی باڵا دەست، خوایەکی گەورە و عەظیم تەسکیەی ئەخلاقی پێغەمبەر دەکا عەلەیهی سەڵات وسەلام. بەڕاستیەوە خاوەن ئەخلاق و ڕەوشتێکی زۆر بەرزی. جاکە گوترا خاوەن ئەخلاق و ڕەوشتێکی زۆر بەرزی، هەموو سنفەکانی ئەخلاق و ڕەوشت و حەرەکات و سەکەنات و هەموو شتێکی دەگرێتەوە. نەقوستانیەک نەبووە لە پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام بڵێ خۆزیە ئەوە ئاوانە بایە. وإنك لعلى خلق عظيم. برا بەڕێزەکانم، ئەو جا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەو محەممەد المستەفای عەلەیهی سەڵات وسەلام بە ڕەحمەت بۆ خەڵکی ناردووە، بۆ سەرزەوی ناردووە، بۆ دار و بەر ناردووە، بۆ حەیوانات ناردووە.
وما أرسلناك إلا رحمة للعالمين. والله ڕەحمەت بۆ سەرزەوی هەتا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە سەرزەویدا بۆ ڕەحمەت بوو و ئێستاش پێغەمبەری خوا بەو ڕەحمەتەی خۆی ماوەتەوە بە سونەتە زیندوەکانی لەناو ئێمەدا. تەماشای هەڵسوکەوتی پێغەمبەرکەی لەگەڵ نەیارانی لەگەڵ دوژمنانی زۆر ڕەحم و بەزەیەکەی زاڵ بۆ بەسەر ئینتیقامەکەیدا حتا بۆ حەیوانات. تەسەوورکەن جەیشێکی مدەجەج جەیشێکی کە بەڕێکەوتۆ بۆ غەزا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو جەیشە ڕادەگری لە بەرخاتری چی لێپرسینەوەیان لەگەڵ دەکات. دەزانن لە بەرخاتری چی لە سەحیحدا هاتووە لە فەرمودەیەکی ساحیحدا لە بەرخاتری فەرخە چۆلەکەیەکی بێچوە چۆلەکەیەکی دایکێک یەکێک لە سەحابان هێلانەیەک دەبینەوە چۆلەکەی تێدانە بێچۆکان دەگرێت. ئەو دایکە دێتە خزمەت پێغەمبەری خوا بە دەورەی پێغەمبەری خوا دەسوڕێ عەلەیهی سەڵات وسەلام خۆی لە بەرقاچی پێغەمبەری خوا لە خۆڵێ وەردەدات. بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام ئەی پێغەمبەری خوا هاوڵەکانت بێچۆکانی منیان گرتووە. جەیشەکەی ڕادەگرێت دەڵێ چێ بێچووی ئەو تەیرەی هەڵگرتوون. سەحابەیەک دەڵێ منی پێغەمبەری خوا دەڵێ بڕۆ لە شوێنی خۆتی دانیەوە لە شوێنی خۆی دادەنێتەوە. ڕەحمەتە بۆ تەیر و تاشیش. سەحابەیەک سوێن دەخوا دەفەرمێ ڕۆژێک ڕۆیشتین کارمامزێک لە حەوشەیەکی سزن کرابوو دەهات و دەچوو گوانی پڕ بوون گواندێنی پڕ بوون لە شیر. دەڵێ کە چاوی بە پێغەمبەری خوا کەوت عەلەیهی سەڵات وسەلام پێغەمبەر لێی نزیک بووە عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی ئەی پێغەمبەری خوا ئەو کابرای منی ڕاو کردووم دوو بێچوشم هەن شیرخۆرن شیرەکانم لە گواندێندا ماونەوە زۆرم ئەزیەت دەدا ئەو شیرە ئەگەر ڕوخسەتی لێ وەربگری بچم بێچۆکانم شیر بدەم و بێمەوە وەعد بێ دێمەوەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. پێغەمبەری خوا بانجی ئەو پیاوەی دەکات دەفەرمی ئەو کارمامزەم پێ بفرۆشە. دەفەرمەی پێغەمبەری خوا پێشکەشی تۆ بێت نایفرۆشم بەس ئەوە پێشکەشی تۆم کرد. پێغەمبەر بەڕەڵای دەکا عەلەیهی سەڵات وسەلام کابرا سوێن دەخوا دەفەرمێ هەتا ئاوا بۆ هەر دەیگۆ ئەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله وئەنە محەممەدە ڕەسوول الله. ئەوجا خوای پەروەردگار تەبارەک و تەعالا کە وەحی نازڵ کرد بەسەر پێغەمبەری خوادا عەلەیهی سەڵات وسەلام ماوەکی وەحیەکە قەتع بوو. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زۆر نیگەران بوو کە زۆر نیگەران بوو خوای گەورە بۆ دڵنەوایی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو ئایەتەی نارنە خوارەوە فەرمووی ما وەدەعەکە ڕەبوکە وما قەلە. ئەی موحەممەد عەلەیهی سەڵات وسەلام خوای گەورە تەبارەک و تەعالا وازی لێ نەیناوی وە لێت تووڕە نییە بۆ حکمەتێک خوای پەروەردگار تەبارەک و تەعالا ئەو وەحیەی قەتع کردووە وەحیەکە بەردەوام دەبێت بۆ سەر تۆ ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام. تەماشەی مووقیفی موساکەن عەلەیهی سەڵات وسەلام. موسا کاتێک کە چوو بۆ لیقای خوای پەروەردگار تەبارەک و تەعالا قەومەکەی خۆی بەجێهێشت بە پەلە چوو خۆی گەیاندە چێوی توور. خوای پەروەردگار پێی دەفەرمێ بە موسا عەلەیهی سەڵات وسەلام کە پێی دەفەرمێ وەما عەجەلەکە عن قەومکە یا موسا. ئەو پەلەپەلێت چ بوو ئەی موسا بۆ قەومەکەی خۆش لەگەڵە خۆت نەینان. موسا دەفەرمێ قالە هوم ئولای عەلا ئەثەری ئەوە لە دوای منن ئەی پەروەردگارمە وعەجیلت ئیلەیکە لیتەڕضا ئەو پەلەپەلێم بۆ ئەو بوو کە تۆم لێ ڕازی بی. ئەو پەلەپەلێم بۆ ئەو بوو بۆی کە تۆم لێ ڕازی بی. بەس خوای پەروەردگار تەبارەک و تەعالا چ بە پێغەمبەر دەفەرمێ عەلەیهی سەڵات وسەلام فەصبر عەلا ما یەقولون. ئەی موحەممەد عەلەیهی سەڵات وسەلام سەبرت هەبێ لەسەر ئەوەی کە دەیڵێن وسەبح بحەمدی ڕەبیکە ذکر و ویردی خوای پەروەردگار بکە کەی قبل طلوع الشەمس وقبل غروبها پێشەوەی کە خۆر هەڵێ و پێشەوەی کە خۆر ئاوا بێ
ومن آناء الليل لشوانجدا فسبح وأطراف النهار وبشيك يعني كبشيك بمينيت ولا فجر صادق بو لعلك ترضى بو يكتو راضي بي موسى عليه الصلاة والسلام ده فرمي وعجلت إليك ربي لترضى خواي پروردگار أو همشتانه بقسمت بيغمبر دكا بوسي لعلك ترضى بو يكتو راضي بي محمد المصطفى عليه الصلاة والسلام أو جا خواي پروردگار تبارك وتعالى ببيغمبر ده فرمي عليه الصلاة والسلام ولسوف يعطيك ربك فترضى أي محمد عليه الصلاة والسلام خواي پروردگار نعمته بخششي زورت بيده بخشي لبهشت هتا رازي دبي يعني هتا رازيت نكي بردوام بخشش فضائلي امد بسردا دباريت او جابي مسر فقري كوتاي براني برزو خوش بيست خوشكاني عزيزو قدر جران زاري اوانيك قالت با بيغمبر ما كان عليه الصلاة والسلام او بزانن كحكم كان حكمي كفره هر كسيك حافظ قرآني جبه خوي بمسلماني عيار بيستواريش بزانه قال طب بيغمبر بك عليه الصلاة والسلام بي كافر دبيت تزاي وكافريشي بدر روشتي وكو معكرون دبروق سيدا كم كذلين بدر روشت فيديوشي لسر بلاو بوا لطور كومالايت يكان ولا ناو فرنساش بلاو يان كردو همو دنياي قرتوا كلا تمني سيزد صالي كقتابي بوا زینای لەگەڵ مامۆستای خۆی کردووە کە ئەو مامۆستای سێ منداڵی هەبوون وواسە بەو بەدڕەوشتی و بەد ئەخلاقیەی ماکرۆن مامۆستاکەی فەسڵ کراوە لە قوتابخانە ئەویش سزا درراوە ئێستا سەرۆکایەتی وڵاتی دەکات عتل بعد ذلك زنیم ئەوجا و ئەو کافر بوون و بێباوەڕ بوونە بۆی کەوە بزانین تایبەت نییە بە چین و توێژێک تایبەت نییە بڵێ وەڵا ئەو میلەتە هەمووی لە بۆ بەهەشتەیە کردەوە و عەمەلە گفتار و کردارە لە هەموو میلەتێک کافر و موسڵمانی تێدان لەبەرەوەی ئینسان دەبێت حەریص بێ لەسەرەوەی کە لە سنفی موسڵمانان بێ کافر نەبێت ئەوجا ئەوانەی کە خۆشحاڵن ئەوانەی کە خۆشحاڵن بەو گاڵتەکردنە بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام هەمان حوکمی کوفریان بەسەردا دەسەپێندرێتن کافر دەبن و بێباوەڕ دەبن لەوانەی بڵێنجا ماوەسات و چۆن ئەو فتوایانە دەدەی سادێ مەسەرێ نەسی ئایەتی خوای پەروەردگار تەبارەک وتەعالا لەسەر ئەو صنف و پێڕ و ئەوانەی کە بەو شێوە بێڕێزی دەکەن ئەوجا ئەوانەی کە ئەو کەناڵانەی کە بەرگری لە ئەو بەدڕەوشت و بێڕێزیەی کە ماکرۆن کردوویەتی بەرامبەر بە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام ئەو کەناڵە بەکرێ گیراوانەی کە لە هەرێمی کوردستان و لە غەیری هەرێمی کوردستانیشدا هەن بەرگری دەکەن لەو بەدڕەوشتی و بەد ئەخلاقیە و ئەو پەڕی بێڕێزیەی کە بەرامبەر بە پێغەمبەرمان کراوە عەلەیهی سەڵات وسەلام هەمان حوکمیان هەیە وەخوا زیاریشم مسلمانان ڕسوایان کەن و مسلمانان مقاتعەیان بکەن چۆن مقاتعەی شتومەکی فەڕەنسی پێویستە لەسەر هەموو لایەکمان مقاتعەکردنی ئەو کەناڵە فاسدانەش پێویستە بۆی کە جارێکی دیکە فێر نەبن گوایە بێڕێزی کراوە بەرامبەر بە پێغەمبەر گوایەتی با بخۆ کابرا حەیە عەلە سەڵا هاوار دەکاتن کاریکاتێرەکانی هەڵواسیون نایشاریتەوە ئەوجا ئەوانەی کە بەشدارن لەو گاڵتەکردنە یان پێیان خۆشە ئەگەر تەوبە نەکەن بەبێ ئیمانی دەچنەوە حوزور خوای پەروەردگار تەبارەک وتەعالا با بینە خزمەت ئەو دوو ئایەتەی لە سوورەی تەوبە طبعا ئەو کەسانێک بوون بە ظاهری مسلمان بوون کەس نەیدەزانی کە منافقن لە غەزادا بوون لە جەنگ و جیهاددا بوون دەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ئایەتی 65 و 66 بگەڕێنەوە سەر قورئانی پیرۆز طبعا دانیشتبوون مەجلیسێک بوو مسلمانیشان دەناودا بوون کەس نەیدەزانی وانە منافقن
گاڵتەیان بە پێغەمبەری خوا کرد عەلەیهی سەڵات وسەلام هەندێک قسەی ناشیاویان بە پێغەمبەر کردن عەلەیهی سەڵات وسەلام یەکێک لە سەحابەکان هات بۆ پێغەمبەری جێراوە عەلەیهی سەڵات وسەلام ئەو سەحابەیە گەنج بوو هاتن بانجی کردن پیانەی پێغەمبەری خوا درۆ دەکە کەی ئەمە قسانەمان کردوون خوای گەورە ئاەتی ناردنە خوارەوە جا گوێبیستێ و ئاەتانە بن خوای گەورە دەفەرمێ وەلئین سەئەلتەهم ئەی موحەممەد عەلەیهی سەڵات وسەلام ئەگەر لێیان بپرسی پاشەوەی کە ئەو ئاەتانە دێنە خوارەوە لەیەقولەنە ئینەما کوننا نەخوض وەنەلعب بەخوا ئەی موحەممەد عەلەیهی سەڵات هەر گاڵتەزاڕی بوو هەر سوعبەت بوو هەر بە سوعبەتە قسانەمان دەکرد ئەم پێم خۆش نییە قسەکان دووبارەکەمەوە هەر گاڵتە و گاڵتەزاری و سوعبەت بوو بە سوعبەتیش دروست نییە ئیستهزا بە پێغەمبەر بکرێ کوفرە عەلەیهی سەڵات وسەلام بە گاڵتەزاریش قسە بەخوا بگوترێتن کوفرە بە گاڵتەزاریش قسە بە ئیسلام و بە معتەقەدات و بیر و باوەڕی موسڵمانان بگوترێتن کوفرە زان پێی کافر دەبێت خوای گەورە دەفەرمێ پێیان بڵێ لە مقابل قل ئەبیاللهی وآياته ورسوله كنتم تستهزئون گاڵتەتان بە خوا و بە پەیامی خوا و بە قورئان و بە پێغەمبەر دەکرد عەلەیهی سەڵات وسەلام ها لا تعتذروا عذر مێننەوە قد كفرتم بعد إيمانكم پاشەوەی کەیوە ئیماندار بوون هەموو موسڵمان بوون ئیماندار بوون لە خزمەت پێغەمبەردا بوون عەلەیهی سەڵات وسەلام جیهادیان کردووە سزای ئەوەی کابرا کە دێمە سەری کە نەباوەڕی بەخوایە نەباوەڕی بە پێغەمبەری خوایە ئەو هەموو خەڵکە نوێشکەر و خۆ بە موسڵمان زانیش دەنجی دەداتێ و دەینێریتە پەرلەمان و کە دێمە سەری کە دەچێتن دیفاع لە فەڕەنسا و لە ماکرۆنی بەدڕەوش دەکاتن لا تعتذروا قد كفرتم بعد إيمانكم إن نعفو عن طائفة منكم مەجاڵی تەوبەی ماوە هەر کەسێک بە نەزانی بە جەهل بە ئەنقەس بە هەر شێوەیەکی ئەو بێڕێزیەی کردبێ بازوو تەوبە بکات و بگەڕێتەوە موسڵمانیەتی خۆی ئەعلان کات و پەشیمان بێتەوە لەو بێڕێزیانەی کە کردوویەتی یان کە تەئیدی ئەو بێڕێزیانەی کردبێ بەڵام کە تۆبە ناکە نعذب طائفة بأنهم كانوا مجرمين ئەوانەی دیکە بە تونترین شێوە عەزاب دەدەین کە تاوانبار و مجریم و ستەمکار بوون ئەوجا بێمە سەر خاڵی کۆتایی پەرلەمانی کوردستان مووقیفێکمان لە 20 قسوور پەرلەمانتار بینی زۆر دڵمان پێخۆش کەوە نوێنەری ڕاستەقینەی میلەتێکی موسڵمان ئاوا دەبێت کە ئەو بێڕێزیان بینی بەرامبەر بە پێغەمبەرمان کراوە عەلەیهی سەڵات وسەلام لە وڵاتێکی وەکو فەڕەنسا ئەگە شەخصێکی عادیش بیکردبایە خەڵکێکی دیکەش بیکردبایە دەستگایەک بیکردبایە دەمانگۆ کاکەوە سەرۆکایەتی و بەڵام سەرۆکی وڵاتەکە ئەوی شەی دەکات لەبەرەوە هەستان یاداشنامەیەکیان دایە قونسوڵی فەڕەنسی کە ئێمە وەکو نوێنەری ئەو میلەتە موسڵمانە دژی ئەو بێڕێزیانەین کە بەرامبەر بە پێغەمبەری خوا کراوە عەلەیهی سەڵات وسەلام وە قابیلی قبول نییە و دەبێ بە مووقیفەکەتاندا بچنەوە و ئەو 20 قسوور پەرلەمانتارە هەستاون بە جێبەجێکردنی ئەو مادە یاساییەی کە لە دەستوری عێراقدا هاتووە کە لە مادەی 372دا لە دەستوری عێراق کەمە سەر بە عێراقین ئێمە ویسمان دەوڵەتێک دروستکەین بەڵام چروکی کرد خەڵکەکە هەمووی ڕازی بوو بە دروستکردنی دەوڵەتەکەی هەمومان بەڵێمان کرد بۆ دروستکردنی دەوڵەتەکەی هەمومان ویسمان دەوڵەت دروستکرێتن بەڵام ئەوانەی کە سەرچۆپیان گرت بوو چروکیان پێکرد بەو خەڵکەی پاشەکشەیان کرد پەشیمان بوونەوە چوون دەستی گەورە و سەیدەکانی خۆیان ماچ کردەوە لە بەغدا جارێکی دیکە پەشیمان بوونەوە دەناو میلەتە میلەتێکی خاوەن شەهامەت و خاوەن ڕێز بوو خاوەن مووقیف بوو بەس ئەوان خاوەن مووقیف و خاوەن هەڵوێست نەبوون ئەوجا لەو مادە دەستوریەیدا هاتووە کە هەر کەسێک
بێڕێزی بەرامبەر بە شخصێک بکە بە قیادەیەک بکە بە ڕەمزێک بکە کە پیرۆز بێ کە جێی ڕێز بێ لە ناو خەڵکێکدا دەبێت سزا بدرێت نەک دەبێت دیفاعی لێ بکرێتن وەکو دکتۆر محەممەد ڕێکانی شتێکی جوانی نووسیوە لەسەر ئەو بابەتەی کە پەرلەمانی کوردستان پێچەوانەی یاسا و دەستور هەڵس و کەوت و معاملە دەکات بەڵام بینیمان کە دوێنێکە جێگری سەرۆکی پەرلەمانی کوردستان لەگەڵ هەر سێ فراکسیۆنەکەی پارتی و یەکێتی و گۆڕان دەچن بۆ لای قونسوڵی فەڕەنسی لێشیان بپرسە دەڵێ خۆمە بۆی نەچوین بڵێن پشتگیری ئەو بێڕێزیانە دەکەین کە بەرامبەر بە پێغەمبەر کراوە عەلەیهی سەڵات وسەلام بەس خۆشبەختانە جێگری سەرۆکی پەرلەمان قسەکان دەکاتن دەڵێ جارێ ئەو 20 قسوور پەرلەمانتارە هاتوون نوێنەری پەرلەمانی کوردستانی ئەمە نوێنەری فەرمون قوربان بزانم ئێوە چ پەیامێکتان هەیە ئێمە هاتووین پشتگیری سەرۆکی فەڕەنسا دەکەین سەرۆکی حکومەتی فەڕەنسا دەکەین پشتگیری خەڵکی فەڕەنسا دەکەین ئێستا لێیان بپرسە چووکە قەزێکانە دەست دەرچووە دەڵێ خۆمە بۆ نەچووبووین چووبین پشتگیری خەڵکی فەڕەنسایەتی بەسەر نەهاتووە تووشی نەکبەیەک نەبووە پێویستکە خەڵک بسێتن وەڵا پشتگیری خۆ بۆ خەڵکی فەڕەنسا دەربڕیتن خۆ لە شەڕ و لە ئەوە دانین لەگەڵ وڵاتێکی دیکە بڵێن وەڵا هاتووین پشتگیری خەڵکی فەڕەنسا حکومەتی فەڕەنسا دەکەین نا ئەتۆ چۆی پشتگیری ئەو بێڕێزیانە دەکەی کە بەرامبەر بە پێغەمبەر کراوە عەلەیهی سەڵات وسەلام ئەتۆ چووی پێی بڵێ کە من نوێنەری خەڵکێکی موسڵمانی ناحاڵیم کە دەنگم پێدەدا هاتووم بەشدارم لەو بێڕێزیانەی کە بەرامبەر بە پێغەمبەر کراون عەلەیهی سەڵات وسەلام ئەوە موقیفە خەڵکی دەنگدەری هەرێمی کوردستان ئەی ئەوانەی کە تاکو ئێستانەکە هەڵخەڵەتێنراون کە دەنگ بەو سێ لایەنانە دەدەن خۆتان بە نوێژکەر دەزانن خۆتان بە موسڵمان دەزانن خۆتان بە ئەهلی مزگەوت دەزانن خۆتان بە قورئان خوێن دەزانن ئەو نوێنەرەکانی ئێوە بە شانازیەوە دەچن دیفاع لە خەڵکێکی بەدڕەوشت و بەد ئەخلاق و بێدین و کافر و مرتەد دەکەن کە بێڕێزیان بەرامبەر بە پێغەمبەرەکەتان کردووە وەڵڵا ئێوەش بەشدارن تێیدا قەسەم بە زات و سیفاتی خوا نەک 5 فەرزە 24 سەعات لە مزگەوت بن حەشرتان لەگەڵ حەشری ئەوانە دەکرێت چۆچکە توانت کردووە بە ڕیسپی برا گەورەی خۆت ئەوانش ئەوە فەرم ئەوە ماهیەت و ئەوانەیانە کوا بەیانی ئیستینکاری حکومەتی هەرێم کوا بەیانی ئیستینکاری سەرۆکایەتی هەرێم کوا مووقیفی ڕاستەقینەی هەموو پەرلەمانی کوردستان محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وسەلام ئەوە ناهێنێ محەممەد المستەفا عەلەیهی سەڵات وسەلام لە هەموو لەو پۆست و ئەوانە گەورەتر نییە بە خۆمان و ڕوح و گیان و ماڵ و منداڵمان بە قوربانی بین باشە بۆ کاتێک کە بێڕێزی بەرامبەر بە سەرکردەیەکی کورد دەکرێت پێم خۆشن ناوی کەس بێنم کە کراوە لەو ماوەی سەرۆکایەتی هاتۆتە سەرخەت حکومەت هاتۆتە سەرخەت حیزبەکان هاتوونە سەرخەت دنیاتان بەربات کردو بە بەیان نامە و بە ئیعلام و بەوانە بەس بۆ بێدەنگن لەو بێڕێزەی کە بەرامبەر بە پێغەمبەری خوا دەکرێت عەلەیهی سەڵات وسەلام ئەدی ناڵنە خەڵکەکەی خۆتان کە فێڵیان لێ دەکەن لە کاتی ئینتیخاباتی ئێمەش موسڵمانی کوا موسڵمانەتیتان کوا دینداریتان لەبەر خوازیارم کە خوای پەروەردگار تەبارەک و تەعالە عاقبەت خێرمان بکە و سەربەرز و سەرفرازمان بکە خوازیاریشم ئەو خەڵکەی بە ناو موسڵمان کە خۆی پێ موسڵمانە کە خۆی پێ میراتگری پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام چاوێک بە خۆی دابجێڕێتەوە والسلام عليكم ورحمة الله وبركاته.